بە کۆمەڵ و پێکەوە کۆبوونەوە ئیتر لەو کاتەوە پێویستمان بە کۆمەڵێک بنەما هەیە کە تەنزیمی عیلاقاتی بینی ئەو دوانەکە ناچینە سەرم بابەتە فەلسەفیە کۆنە کە عادەتەن نەزەریاتی عەقڵی اجتیماعیە ئەساسی کۆبوونەوەکەی دیاری کردووە. ئەمڕۆ زانکۆی هەڵەبجە خولێکی دەست پێ کردووە بۆ کۆمەڵێک بەشدار بوو کە ژمارەیان 40 بەشدار بووە لە پسپۆڕی جیاوازیەکان سیاسە یاسا هەموو کەسانی کە خوازیان بۆ بەشداریکردن لە خولەکە. خولەکە لەسەر بابەتی جینۆسایدە، پرسی جینۆسایدە 4 هەفتە ئاخایەنێت کە مامۆسای تایبەتمەند و پسپۆڕی بوارەکە وانە بە بەشداربووەکان ئەڵێنەوە و لە کۆتاییە هەموو ئەوانەی کە بەشدارە بن بڕوانامەیەکی یان پێ ئەدرێت لەلایەن زانکۆی هەڵەبجە و ڕێکخراوی ناوەندی کوردستان و یاسای نێودەوڵەتی ئەمانە ڕاهێنان ئەتوان دواتر بە خەڵکی تر بکەن لەسەر بابەتی پرسی جینۆساید. ئێمە لە زانکۆی هەڵەبجە بەڕاستی ئامانجمانەوەیە کە تاک بە تاکی کۆمەڵگەی ئێمە تێبگا لە جینۆساید کە مەترسی لەسەر کۆمەڵگە چییە؟ بواری جینۆساید بۆ خۆمان زۆر زیاد بێت. دووەم ئاستی سەقافی و ڕۆشنبیری کۆمەڵگەکەمان فێنینە ئاسێک پۆستێکی فەیسبووک کە ئەیکا ئاگای لەوە بێ کە ئەمە بەرەو چی ئاڕاستیەکەڕوە. ئێمە وەک ناوەندی لێکۆڵینەوەی جینۆساید و تاوانە نێودەوڵەتەکانی زانکۆی هەڵەبجە بەهافرا لەگەڵ KCIL واتە ناوەندی کوردستان بۆ یاسای نێودەوڵەتی خولێکی نێودەوڵەتیمان سەرڕێخستووە بۆ هەندێک لە چالاکوانانی بواری جینۆساید. ئەو ئامانجەی کە چامان لێ بڕێ بریتیلەوە ئێمە دەبینین کە ڕۆژانە قسەباز دەکرێت لە پەیوەندیدا بە جینۆسایدەوە قسەباسەکان زۆر نازانستین و تێگەشتنەکان لە ڕاستیدا زۆر ملین و ئێمە دەمانەوێت ئیتر نەریتێکی دیکە سەرڕەخین و قسەکردنەکان بگەینە ئاستێکی دیکە لە پەیوەندیدا بە جینۆسایدەوە ئاستێکی زانستی و لەبەرەوەی هەل لەبەرەوەشە ئێمە باشترین پسپۆڕەکانی نێوخۆی نێودەوڵەتیمان کۆ کردوێتەوە و لەم خولە داوانە دەڵێنەوە.